هەر لەسەرم بابەتە دەمێنینەوە گفتوگۆی زیاتر دەکەین دیارە بەشداریکردنی هەرێمی کوردستان لەسەر ئاستی سەرۆکوەزیران و شاندێک لەوە بەرهێنەرانی هەرێمی کوردستان لە کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس گرنگە. بۆی زیاتر لەبارەی گرنگیەکەیەوە بزانین دکتۆر چواس حەسەن مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە هەولێر میوانیەمەیە. دکتۆر زۆر سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئامادەی. بەشداریکردنی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس لە ڕووی سیاسیەوە تا چەند گرنگە؟ سپاسان دەکەم و کاتتان باش. بە تاکیدەوە لە چوارچێوەی ئەم بەرنامە تۆکمە و وەکو بڵێ پێشکەوتوانەدایە کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەکەیەوە جەختی لەسەر کردوێتەوە کە هەرێمی کوردستان تەنها کارکتەرێکی سیاسی و یاخود ئەمنی نەبێت لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا بەڵکو کارکتەرێکی ئابووری گرنگ بێت کە لەسەر نەخشەی ئابووری جیهانی و بەرژەوەندیە ئابووری جیهانەکان بتوانێت ڕۆڵی خۆی ببینێت لە ئاست پێگەیەکی هەرێمی کوردستان و ئەو دەرفەتانەدا بێ کە هەرێمی کوردستان لە بواری ئابووریدا دەتوانێت بیرەخسێنێت بۆ وەبەرهێنانی بیانی و ناوخۆیی و هەروەها بتوانێت بەشدارێکی کاریگەر بکات لە ئابووری جیهانیدا. زۆر باشە. کەواتە بەشداریکردنی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە کۆڕبەندە جیهانیەکان مانای بەهێزی پێگەی هەرێمی کوردستانە؟ لەلایەکەوە بەهێزی پێگەی هەرێمی کوردستانە وەکو هەرێمێکی زیندوو وەکو هەرێمێکی با بڵێن جیاوازەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی کە دەتوانێت ڕۆڵێکی گرنگ ببینێ لە خۆرهەڵاتی ناوەڕاست و لە جیهاندا. تەنها هەرێمی کوردستان بابەتێکی ناوخۆیی عێراقی نیە بەڵکو پەیوەندی هەیە بە با بڵێن تۆڕێک لە بەرژەوەندی جیهانی لە سەر ئاستەکانی ئاسایش و لە سەر ئاستی وزە و لەسەر ئاستی ئابووری و گەشەکردنی وەکو بڵێ ئابووری. بۆیە دەتوانین بڵێن کە ئەم بەشداریکردنانە لەلایەکەوە بەرجەستەکردنی پێگەی هەرێمی کوردستان و لەلایەکی دیکەشەوە پتەوکردنی ئەو پێگەیە بۆ داهاتوو بۆی کە بتوانێت هەم لەسەر بەهێزی خۆی بەردەوام بێت لە هەروەها ئەو دەرفەتانەی کە هەرێمی کوردستان دەتوانێت با بڵێن بیان ڕەخسێنێت بۆ ئابووری جیهانی یاوە خۆت بۆ سیاسەتی نێودەوڵەتی بەرچاویان بخات لەسەر مێزی گفتوگۆ و لەو با بڵێن پلاتفۆرمە جیهانیانەدا کە هەرێمی کوردستان دەتوانێت کارکتەرێکی کاریگەر بێت لە ناوچەکە و لەسەر ئاستی جیهانیدا بەپێ ئەو توانە و لێهاتوانی کە هەیەی. بەڵێ دکتۆر وەک دەزانین کە گەورەترین شاندی ئەمریکی کە دۆناڵد ترامپ خۆشی بەشداری دەکات ئەمساڵ لە داڤۆس دەبن. ئایا داڤۆس دەبێتە شوێنێک و دەرفەتێک بۆ پەرەپێدانی پەیوەندیە دیبلۆماسی و سیاسیەکان؟ داڤۆس بۆ خۆی ینی پێگەیشتنی سیاست و ئابووری لەسەر ئاستی نێودەوڵەتیدا و لە هەمان کاتیشدا داڤۆس لەوانەیە وەکو کۆنگرەکانی دیکە شوێنی بڕیاردان نەبێ بەڵام لە هەمان کاتیشدا شوێنی گفتوگۆ و لێکتێگەیشتن و شەراکات و لە یەکنزیگوونەوەیەکی گەورەیە لە سەر ئاستی نێودەوڵەتیدا. بەشداریکردنی پتر لە 3000 کەس و لە سەر ئاستی نزیکی 160 دەوڵەت و لە هەموو بوارەکانی سیاسی و ئابووری و تەکنەلۆجی و لە کۆمپانیا گەورەکان و ڕێکخراوە نێودەوڵەتی گەورەکان دەتوانین بڵێن یەکێکە لە کۆبوونەوە هەرە گەورە مرۆیەکانی سەرگۆی زەوی کە تێیدا بابەتە هەرە فراوان و چارە نووسسازەکانی کۆمەڵگای مرۆڤایەتی گفتوگۆی لێ دەکرێت ئاڵوگۆڕی لەبارەوە دەکرێت و پلانی و یاوەخۆی با بڵێن جۆرێک لە دروستکردنی ئاراستی تێدا بۆ چارەسەرکردنیان یان خۆت بۆ داهاتوو. بۆیە دەتوانین بڵێن کە ئەم جێگای بایەخی وڵاتەیەکی گەورەی وەکو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا شتێکی سەرسوڕهێنەر نییە چونکە هەر بۆ خۆی پلاتفۆرمەکە کۆبوونەوەیەکی مرۆیی گەورەیە کە لەسەر هەموو ئاستە جیاجیەکاندا کۆمەڵگای مرۆڤایەتی گفتوگۆرەکانی خاش دەکا بیر دەکاتەوە پلاندا دەنێ بۆ داهاتوو. باشە دکتۆر ینی گرژی و ئاڵۆزیەکان ئێستا لە سەرانسەری جیهان زۆرن و پەرە دەسێنن و ناکۆکیەکانی نێوان وڵاتان بە هەمان شێوە پێتان وایە کە داڤۆس دەبێتە هۆی نزیکردنەوەی بۆ نمونە ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی دیکە؟ یەکێک لە تەوەرە سەرەکیەکانی داڤۆس لە ساڵی 2026
ئەم بابەتی با بڵێن گرژی و ئاڵۆزیە جیۆسیاسیانەیە کە لە با بڵێن لەسەر گۆی زەوی ئێستا هەیە و پێویستی بەوە هەیە کە ئاڵوگۆڕی سەرکردەکان لەسەر ئاستی جیاجیای سیاسی ئابووری تەکنۆلۆژی ڕێکخراوەنێ دەوڵەتەکان لەبارەیەوە گفتوگۆ بکرێت و ئاڵوگۆڕی بیرباوەڕ بکرێت چکە ئەوە پەیوەندی هەیە بە چارەنووسی هەموو مرۆڤێکەوە لەسەر گۆی زەوی چکە ئەو ئابووری کە ئێستاش با بڵێن لەسەر گۆی زەوی هەموو ژیانی هەمومانی پێوە بەندە لەسەر چارەسەرکردنی ئەو گرژی و ئاڵۆزیانە و کردنەوەی یعنی بڵێن ئەمن و ئاسایشێک و دابینکردنی ئەمن و ئاسایشێکە بۆی کە ئابووری بتوانێت بە شێوازە هەرە دروست و کاراکەی خۆی ڕۆڵ ببینێت لە بەڕێوەبردننی کۆمەلگای مرۆڤایەتی و بەرەو پێشبردننیدا جگەلەوەی کە بابەتی گەشەکردن و گەشەکردنی ئابووری هەروەها بابەتی با بڵێن تەکنۆلۆژیا پێ و پێشکەوتنە تەکنۆلۆژیی کە ئێستا لەسەر ئاستی با بڵێن مرۆڤایەتیدا کە بە شێوەیەکی خێرا پەرەدەستێنێت چۆن ئەوە دەتوانرێت تەوزیف بکرێت لە پێناو خزمەتی مرۆڤایەتیدا مەترسیەکانی سنووردار بکرێت لێک تێگەیشتنێکی جیهانی بۆ شێوازی بەکارهێنانی دابنرێت ئەوە لەلایەکی دیکەش پەیوەندی هەیە بە سوودوەرگرتن لە تواناکانی مرۆڤ وەلا با بڵێن تواناکانی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی گەشەکردنەوە چۆن دەکرێت لەناو ئەو هەموو تەحەدیاتانە جارێکی دیکە با بڵێن مرۆڤ بەکار بخرێت بۆی کە بتوانێت گەشەکردن بەدی بێنە. باشە لەناوم هەموو تەحەدیاتانە لە کۆڕبەندی ئابووری جیهان هەرێمی کوردستان لە سەراستی سەرۆکوەزیران لەوەیە دەکرێت ئەمەوەکو دەرفەتێک تەماشا بکەین بۆ ئەوەی کە سەرنجی وڵاتان و سەرکردە باڵەکانیان بۆ پرسی کورد ڕابکێشین؟ هەر بە دەقیقی ئەوە دەرفەتێکە یعنی هەرێمی کوردستان وەکو کێشەیەک وەکو بابەتێک لەوێ بەشداری ناکات بەڵکو بڵێن وەکو دەرفەت بەشداری دەکات کە هەرێمی کوردستان تەنها لە ڕووی دابینکردنی ئەمن و ئاسایشی نێودەوڵەتی وەکو لە ساڵانی ڕابردوو لە شەڕی داعش و دژی تیرۆردا بەدیمان کرد بەشدارێکی کارە ناکات تەنها لەو بوارەدا بەڵکو لە بواری ئابووریشدا هەرێمی کوردستان خاوەن پێگە و توانایەکی وەکو بڵێ گەورەیە کە دەکرێت بکرێتە دەرفەتێک بۆ بەرهێنا جیهانیەکان وە کۆمپانیا گەورەکان کە لە هەرێمی کوردستاندا و بەرهێنان بکەن بە تایبەتی ئەوەی کە بینیمان لە بواری وزەدا کە دەتوانێت ینی بەشدارێکی کاریگەر بکات و بە تەکید جەنابی سەرۆکوەزیران لەوێ بێگومانم لەوەی کە لەو پەیوەندیانی کە دەکا لەو دانیشتانەی کە دەیکا دەیەوێت بنەمایەکی هاوبەش بۆ شەراکەت لە داهاتوو لەگەڵ کۆمپانیا و وڵاتەکانی با بڵێن کە بایەخ دەدەن بە وەبەرهێنان بدۆزێتەوە بۆیە کە بتوانێت لە داهاتوودا هەرێمی کوردستان ببێتە شوێنێکی سەرەکی لە پلانی وەبەرهێنانی ئەم وڵات و کۆمپانیانەدا کە ئەوەش بێگومان هەم هێز و توانای هەرێمی کوردستان وەگەردەخات و هەمیش دەتوانین بڵێن هەرێمی کوردستان پێشکەوتنێکی گەورە بۆ هەرێمی کوردستان دابین دەکات وجودێکی بەهێزتر بۆ هەرێمی کوردستان لە سەر ئاستی نێودەوڵەتی لە دەرگای ئابووریەوە دابین دەکات. خۆش سپاس دەکەم دکتۆر چواس حەسەن مامۆستای زانکۆ لە هەولێر میوانی کوردستان 24 بوویت.